لە کۆبانێ فەرماندەیەکی سەربازی داعش لە لایەن یەپەگەوە دەستگیر کرا. لە خۆرهەڵات و خۆرئاوای شارەکە شەڕ و پێکدادانەکان بەردەوامن. پەرلەمانتارێکی هەدەپە ڕایگەاند لەلایەن حکوومەتی تورکیاوە سەردانەکانیان بۆ لای عەبدوڵڵا ئۆجەلان لە دوورگەی ئەمرالی ڕاگیراوە. تورکیا ئەو پارانەی بلۆک کردووە کە لە فرۆشتنی نەوتی هەرێم بەر حکوومەتی اتحادی دەکەوێت. ئیبراهیم جەعفەریش دەڵێت لەسەر دۆسەی نەوت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ هەرێمدا هەڵدەدەنەوە. سلااوتان لەبێ هەواڵەکان لە NRTەوە. شەڕ لە بەرەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانێ بەردەوامە. شۆڕش حەسەن و تەبێژی یەپەگەشت لە کۆبانێ بە NRT ڕاگەاند سەرکردەیەکی سەربازی ڕێکخراوی داعشیان دەستگیر کردووە. سەرچاوەیەکیش لە هێزەکەی پێشمەرگە لە کۆبانێەوە بە NRT وت لە سەدا 65 بۆ هەفتای شاری کۆبانێ لە ژێر دەسەڵاتی هێزە کوردەکاندایە. پەنجا و چوار ڕۆژە شەڕ و پێکدادانی سەخت لە کۆبانێ دەکرێت و شەربانانی یەپەکە و هێزە کوردەکانی دیکەش بەرگری لێ دەکەن. بەڵام هێشتا ڕێکخراوی داعش بڕیاری بە چەکدارەکانی نەداوە پاشەکشە لەو شارە بکەن. ئێستا شەڕی کۆبانێ لە دیوی ڕۆژهەڵات و ڕۆژاوای کۆبانێ چڕ بووەتەوە تا ڕادەیەکی زۆریش لەبەرەی باکوور کە دەکاتە سنووری تورکیا و خۆراوی کوردستان و بەرەی باشوور ئارامە و شەڕی بەکەمی تێدا دەکرێت. لە شەڕەکەشدا هێزەکانی پێشمەرگە بەچڕی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش بۆردومان دەکەن کە هێشتا بەشێکی زۆری ناوچەکانی بەرەی ڕۆژهەڵاتی شارەکە لە ژێر کۆنتڕۆڵی داعشدایە. بۆیە بەشێکی زۆری پێکدادانەکان کەوتووەتە ئەو بەرەی کۆبانێ. سەرچاوەیەک لە هێزەکانی پێشمەرگە لە کۆبانێەوە بە NRT وت بە هاون و چەکی ڕاجیمە و چەکی 106 سەنگەرەکانی داعش بۆردومان دەکەن. فڕۆکە جەنگیەکانی ئەوپەیمانانیش بەڕابەرایەتی ئەمریکا بەردەوامن لە گەڕان بە دوای چەکدارانی داعش و بۆردومانکردنیان. شو اسمك؟ من وين؟ ايش جاي تسوي بكوباني؟ يلا خيره. لە پێکدادانەکانیشدا شەرڤانانی یەپەگە ئەمیرێکی داعشیان دەستگیر کرد کە یەکێکە لە فەرماندە سەربازەکانی ڕێکخراوی داعش لە کۆبانێ و لە دەستپێکی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی کۆبانێش بەشدار بووە. پاش دەستگیرکردنی ئەو فەرماندە سەربازیەی داعش لە کۆبانێ ڕاستەوخۆ شەرڤانان بردوویانە بۆ لای سەرۆکی کانتۆنی کۆبانێ. بەڵام هێشتا داعش هیچ زانیارێکی لەسەر دەستگیرکردنی ئەو ئەمیرەی داعش بڵاو نەکردوتەوە. وەک پێشمەرگەیەک لە کۆبانێەوە بە NRT وت پاش دەستگیرکردنی ئەو فەرماندە سەربازیەی داعش تا ئێستا چەکدارانی ئەو ڕێکخراوە هیچ شێرشێکیان بۆ سەر یەپەکە ئەنجام نەداوە. وتشی لەو کاتەوەی پێشمەرگە گەیشتۆتە کۆبانێ چەکدارانی داعش یەک جار لە 2 قۆڵەوە هێرشیان کردووە. ئەویش بە توندی بەرپەرچی هێرشەکە دراوەتەوە و زیانێکی زۆریشیان پێگەیاندون. کۆنتڕۆڵەکردنی شاری کۆبانەی ڕۆژاوای کوردستان وای کرد دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش دەسەڵاتەکانی کەمتر ببێتەوە. هێزی هێرشکردنیشی لە ناوچەکانی هەرێمی کوردستان و تەنانەت ناوچەکانی سووریا و عێراقیش کەمتر ببێتەوە. هەروەها ڕێکخراوی داعش لە ئێستادا نەک تەنها هێزی هێرشکردنی کەم بووەتەوە بەڵکو لە هەوڵدان بۆ پاراستنی ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی خەلافەتەکەیدایە. لەلایەکی دیکەوە ئەگەر شاری کۆبانەی کۆنتڕۆڵ کردایە ئەوە ڕەنگە توانای سەربازی ئەو ڕێکخراوە 2 هێندەی ئێستا زیاتر بێت و ناوچەی دیکەی لە ئێستادا کۆنتڕۆڵ بکردایە. کارەمەش بوو وای کرد بە زووی وڵاتانی خۆراوە بە جددی کار بۆ پەخستنی کردەوە سەربازەکانی داعش بکەن. هونەر ئەحسان NRT. بەڵێ شۆڕش حەسەن و تەبێژی یەپەگە لە کۆبانێەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک شۆڕش نوێترین زانیاری چییە لە ئێستادا لەسەر ڕۆژی کۆبانێ؟ بەڵێ ئەوکاتت باش سلااو بۆ ئێوە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی NRT. برز ینی نوێترین ئەحداثی لەسەر عرض ئێستا لە کۆبانی هەر پەکچوون و
شر أمره بردوام بو جي بجي شر وبابشون بردوام بدبو وكوي واش إعلان تنكرت بدوني للشركة بري روجلاتا انجام یو شرده ده کشتی ده کجراوی رقراوی تیروستی داشت ده ترمن لدستی هورانی اما ده بدستی هورانی اما کوت ولناو يعني دانايكي أتشير بو بزندو هوراني اما بزندو ينكر أوش بناوي أبو حالتي طبقاوي بو واستجل لاي للاي هەوڵانی ئێمە لێپرسین لەگەل دەوامە. بەڵێ کاک شۆڕش لە چەند کاتژمێری ڕابردووداوە لە ئێستاشدا هیچ فڕۆکەیەکی جەنگی هاوپەیمانان بردومانی ناوچەکانی دەوروبەری کۆبانێ دەکات؟ بەڵێ بەڕاستی ینی فڕۆکەکانی هاوپەیمان ینی هەموو ڕۆژ تقریبا ینی جمهوری هەیە دەدۆزرێت بەڵام لێخستنی کەمە ینی ئەوەش علاقاتی بە مشکلەی بینینی و حرەکەتی چەتەکان ینی نهێنی حرەکەتی چەتەکان ئەوەش تەسیری ئەبێ ینی بۆ نمونە ئەمڕۆ بەیانی هەوڵانی یەکەگە دوانیان تانگێک دەبابەیەک کە شاردوو بوونە ئەو دەبابە لەناو دارەکانیان شاردوو بوو هەوڵانی ئێمە توانیان ئەو دەبابە کەشفیکەن و بتوانن خۆیان بگەنێ و بە ڕێگەی سیلاحی لەدەست شەروانی یەکەگە ئەو تانگا بڕۆخێنن ئەو دەبابە بڕۆخێنن مثلا ئەو تانگا لە لای فڕۆکەوە نەدەدوزرات لەبەرچی لەبەر ئەوەیە کە شاردووی بوون زۆر مووقع و زۆر جمودولی چەتەکانی بەو شێوەیە ینی سایرە هەموو جوولەکانی هەموو جمودولەکانی ناتوانێت ببینێت لەبەر ئەوەش لێدانی کەم دەبێت ئەوەش ینی تەئسیری لەسەر جمودولی چەتەکانەکە تاوان. بەڵێ کاک شۆڕش دەمانوێت هاوکێشەی هێز باڵانسی هێز بزانین ئێستا لە بەرژەوەندی یەپەگەدایە؟ ینی لە ڕۆژانی کە بەرخودانی لە ناو شار کەوتە ناو شار لەو ڕۆژانەدا ینی هاوکێشی هێز لەوەر دیار بوو ینی چەتەکان ناتوانین لەو کاتەدا ناتوانین بۆ پێشەوە هیچ شوێنێکی تازە بگرن ئەوەش ینی ئەگەر لە هێزی زیادی یەکەگە زیاتر لە گرێدرای بە ئیرادا و عەزیمەت عەزمی ئەو شەروەران بوو ینی بەڵام وەکو کێشە هاوکێشی ناتوانم بڵێن کە بەرامبەرە بەڵام ئێستا باش بوو ینی. بەڵێ تازەترین ئامار هەیە لەبارەی کوژراوانی داعش؟ ئەوەی تازەترین ینی خەبەر ئەو بوو ئەوەی کە ئەمڕۆ بەیانی دە کوژرانیان بەری ڕۆژلات هەبوو هەروەها لە گوندی قەرەمۆ کە دەکەوێتە 18 کیلومتر دەرەوەی شار 18 کیلومتر دەرەوەی شار لای ڕۆژلاتەوە لەوێش هەوڵانی ئێمە توانیان خۆیان بگەنێنە ئەو شوێنە و لەوێ کەمینێکی بوو چەتەکانی داعش دابنن و لە دەو کەمینەدا سیارەکیان برۆخینن و لەناو ئەو سیارە ژمارە چەتەکانی بکوژن هەروەها لە لای جنوبی شار کە دەکەوێتە نێزی گوندی تێرمک کە مەسافەتی 3 کیلومتر لە جنوبی شارە لەوێش توانیان ئەو تانگی کە بەحسم کرد تانگی چەتەکانی
كشاردوبن لويش أو تانجا بروكينن وهروها يعني لناو شهر فويجي طبعا توتون وشرو شرو برشون بردوام بون ودجوار بون بقشتي يعني كجواني تشتكان بديان أمرو هبو كاك شورش أو داري أكيد كطاغي ديرا بەڵێ سەرنجی ئێوە دەمەوێت بزانم لەبارەی هەڵوێستی ئێستای تورکیا بە تایبەتی پاش ئەوەی کە ڕێگەیدا کە هێزی پێشمەرگا لە باشوورۆ بچێتە باکوور و دواتر بچێتە ڕۆژئاوای کوردستان و کۆبانێەوە. دەنگت قەتع بوو تام کاک شۆڕش بۆچوونی ئێستای ئێوە ئێستاش هەڕەخنەتان هەیە لە تورکیا پاش ئەوەی کە ڕێگەیدا کە هێزی پێشمەرگە بێتە ناو کۆبانێەوە لە خاکەکەیدا تێپەڕێت؟ هەڵوێستی تورکیا كاكي برز اما يعني لسرتايوا دمانوت طلبي اما لتركيا خوي يعني موقفي خوي لبرامبري شركردن لديجي تتكاني داعش الزلالي بكي اشكالي بكي واستجي هل او طلب من او طلب من او داقاضي اما لدولة تركيا للبراء الين طلب وداخازي اما اويك دولة تركي لبرامبر تتكاني داعش خوي بموقفك زلالتر بموقفك زيادتر اشكرا ورون بتوان به للريزي هاو فيمان لديجي او غيرتراوي تروستي اعلان شرعي بك ولقال او اذا كان لقال هاو فيمان شرعي او الكترونيكا خوي بتوان به زيادتر نزيكي بك كلناو اواناش هيزي پێشمەرگا و هێزی یاسەگەر. بەڵێ ڕەوشی ئێستای ناو کۆبانێ چۆنە ژیان لەوێدا چۆنەوە ڕەوشی ئەو هاوڵاتیانی کە ماونەتەوە لە ناو کۆبانێ چۆنە؟ يعني خۆی ڕەوشی کوبانی وەکو لە تەلەڤیزۆنەکانی دەرچێ بزەکێ قورسە يعني لەبەر تووباران و زۆر جار يعني طلق بشكل طلقي عشوائي او هاب لهر شوينك اكويت وزور جار طوق وهاون ومدفعيك لناو شار يعني لناو شار داشت. بەڵێ کاک شۆڕش مەبەستم ئەوە بوو ئەو هاوڵاتیانی کە لە ناو کۆبانێدا ماونەتەوە چۆن ژیانی خۆیان بەسەر دەبن ئێستا چۆن پێداویستەکانیان دابین دەکەن ڕەوشیان چۆنە؟ يعني بزحمتيك زور جولا او جيان او بنابرنا يعني او عورات يعني كاستاتشين بزحمتي يعني صعوبك زور جولا جياني فان لبن او رجاي كتركي يعني رجاي انساني وحيد او لو رجاء مواد انساني وآلكاري إنساني زيادات أو شركة تركيا قافي تركيا أو رجاش طبعا زور جار لبر توباران ولبر بهاوان وبمدفع ناتوانن سياركاني إغاثة يعني سياركاني سياري برينداران يعني إسعاف واشتوا ناتواني بسلاحات برون بين يعني لبر أو صعوباتناش توزكي معيشتي أو هولاتنا يعني زحمت دبي بەڵام بەردەوامن لە ژیانی خۆیان بەڵێ کاک شۆڕش بەردەوامن لەسەر ئەو ینی ڕۆمی ئەو ئەوەندە زۆری و زەحمەتیایە بڕیارێکی زۆر گەورە ژیانی خۆیان لە ناو شاری خۆیان بەردەوام دەکەن. بەڵێ سپاس بۆ شۆڕش حەسەن و تەبێژی یەکێتی پاراستنی گەلیە بەگەکە لە کۆبانەوە لەگەڵماندا بوو. بەڕێزانمە قسەمان کرد لەسەر ژیان لە کۆبانێ دیارە 2 ساڵ پێش ئێستا کۆبانێ ببووە شوێنێکی ئارامی ناوچەکە بەڵام لە ئێستادا کۆبانێ بە شێوەیەکی جیاوازتر دەردەکەوێت لە ئێستادا وێرانکاریەکی زۆر بەدی دەکرێت لە ناو شاری کۆبانێدا بە تایبەتی لە ئێستادا دیارە ژیان لەوێدا جیاوازە. ساڵ پێشێستا
واتە ساڵی 2012 کۆبانێ ئەم دیمەنەی هەبوو کە ئەو کات سەرەتای شۆڕشی ڕۆژاوای کوردستان بوو لە سووریا بۆ مەبەستەش ئەو کات تیمی کەناڵی NRT سەردانی کۆبانەی کرد کە ئەو شارە ببووە شوێنێکی ئارامی ناوچەکە و زۆرێک لە هاوڵاتیانی حەلەب و دیمەشق و ناوچەکانی تر بەهۆی شەڕ و مەترسیەکانیانەوە ئاوارە ببوون و ڕوویان لەو شارە کردبوو. بەڵام ئێستا بەهۆی هێرشەکانی داعش و شەڕ و پێکدادانەکانەوە کۆبانێ نەک هەر شوێنی ئاوارەکانی تری نییە بەڵکو هاوڵاتیەکانی خۆشی ئاوارە بوون. لە ئێستادا کۆبانێ بەهۆی شەڕ و پێکدادان و وێرانکاریەکانەوە سیمای شاربوونی خۆی لەدەست داوە. بەڵام بەرپرسە باڵاکانی کانتۆنی کۆبانێ دەڵێن هێشتا زەرەر و زیانەکانی شارەکەیان بە تەواوەتی نەخەملاندووە چونکە کۆبانێ تا ئێستا لە بەرگری سەختدایە لە دژی چەکدارانی داعش و زیاتر لە 50 ڕۆژە بۆتە مەیدانی شەڕ و پێکدادانی نێوان شەڕڤانانی کورد و چەکدارانی داعش. کۆبانێ سەر بە پارێزگای حەلەبە لە ڕۆژاوای کوردستان ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 300,000 کەس دەبێت. بەڵام ئێستا زۆربەیان ئاوارەی باکووری کوردستان و هەرێمی کوردستان بوونە و تەنها ژمارەیەکی کەم نەبێت لە هاوڵاتیانی مەدەنی لە سەنتەری شارەکە ماونەتەوە. سەرۆکی کانتۆنەکەش دەڵێت ڕۆژانە زۆر بە زەحمەت دەتوانن دەرمان و هاوکاری مرۆیی بۆ هاوڵاتیانە دابین بکەن کە لە شارەکەدا ماونەتەوە. زرار پرە ێرشێکی وەکێ تەرۆرێ داعش دکەوێک هێ دەرێ خەرابوونێ چێ دکە ji ber wê jî zirar li Kobanî pire piştî rêzgar bibe Kobanî piştî derxistin wê bîtir xuya bibe em kanibin bîtir ji rayê giştîra bêle bikin gundên Kobanî talan bûn gundê Kobanî tiştêyan nema hatin xerabkirin ji ber wê jî em pêşerojê bi raya giştî em kanin para vekin. ڕۆژاوای کوردستان بە درێژایی 900 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ تورکیا و کۆبانێش سنووری ڕۆژاوا و باکووری کوردستانە. کەرکووک و کۆبانێ لە ڕووی پێکهاتە و دانیشتوانەوە لە یەک دەچن چونکە دانیشتوانەکەی کۆبانێ هاوشێوەی کەرکووک جگە لە کورد ئەرمەن و تورکمان و عەرەب و مەسیحی و موسڵمانی تێدا دەژین. کۆبانێ هەر لە ڕووی پێکهاتەوە لە کەرکووک ناچێت بەڵکو لە ڕووی سیاسیشەوە هاوشێوەن بەوەی لە سەردەمی ڕژێمی پێشووی عێراقدا ناوی کەرکووک گۆڕدرا بۆ تەئمیم و دەسەڵاتدارانی سووریاش ناوی کۆبانەیان بۆ عین العەرەب گۆڕی. فەرمان محەممەد NRT هەولێر. پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی گەلان هەدەپە دەڵێت لە ئێستادا سەردانی وەفدی هەدەپە بۆ ئیمراڵی ڕاگیراوە و بۆ دووبارە دەستپێکردنەوەی سەردانەکانیان بۆ لای ئۆژەلان چاوەڕوانی وەڵامی لایەنی پەیوەندیدارن. ئەرتوگڕۆڵ کۆرکچۆ پەرلەمانتاری هەدەپە لە کۆنفرانسی ڕۆژنامنووسیدا ڕایگەیاند هەرچەندە پێشتر لەسەر سەردانی ئۆژەلان بۆ ئیمراڵی ڕێکەوتبوون بەڵام لەلایەن حکوومەتەوە سەردانیان بۆ ئیمراڵی ڕاگیراوە. بەڵام بۆ ئەوەی دووبارە دەست بە سەردانەکانیان بکەنەوە بۆ لای ئۆژەلان داوایان پێشکەش بە لایەنی پەیوەندیدار کردووە و چاوەڕوانی وەڵامی حکوومەتی تورکیان. هاوکات لە بارەی ئەنجامدانی کۆنگرەی دیموکراتی گەلان کە بڕیار ڕۆژانی 15 و 16 تشرینی دووەم ئەنجام بدرێت ئەرتوغڕۆڵ کۆرکچۆ ڕاشی گەیاند یەکێک لە خاڵە سەرکیەکانی کۆنگرەکەیان گفتوگۆکردن دەبێت لەبارەی قۆناغی چارەسەری. کۆرکچۆ هەروەها وتیشی بۆ ئەوەی قۆناغی چارەسەری لە سەرانسەری تورکیا بەردەوام بێت کۆنفرانسی ئاشتی ڕێک دەخەن و پێویستە هەموو کەسێک پشتگیری لەو قۆناغە بکات چونکە لەگەڵ بەستنی کۆنگرەدا قۆناغێکی نوێ دەست پێ دەکات و بەڕۆبەراتیەکی نوێ دەستنیشان دەکرێت و پرسی ئاشتی و چارەسەرکردنی پرسی کورد یەکێک دەبێت لە بابەتە گرنگەکان. وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند ئەوەی لە ڕابردوودا لەگەڵ هەرێمی کوردستان ڕوویداوە لەسەر پرسی نەوت وەلای دەنێن و هەوڵ دەدەن لاپەڕەیەکی نوێ لەو بارەیەوە لەگەڵ هەرێم هەڵبدەنەوە. ئیبراهیم جعفەری سەر لە بەیانی دوێنێ لە ئەنقەرەی پایتەختی تورکیا بە ڕۆژنامنووسانی ڕاگەیاند پێویستە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا لە چوارچێوەی دەستوری بنەڕەتی عێراقدا چارەسەر بکرێن و نەوت سەرمایە و سامانێکی نیشتیمانی هەموو عێراق و پێویستە ئەو داهاتەی لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە بەدەست دەهێنرێت بۆ هەموو عێراقیەکان بێت. ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراق کە بە سەردانێکی فەرمی لە ئەنقەرەی پایتەختی تورکیایە ئاماژەی بانگاوەکانی داهاتووی سیاسەتی وڵاتەکەی کرد لە بەرامبەر چەند پرسێکدا لەوانەش
پرسی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا و پرسی فرۆشتنی نەوتی هەرێم و ئەو پارەی کە ئێستا لە بەرامبەر فرۆشتنی نەوتی هەرێمدا لە بانکەکانی تورکیادا هەڵگیراوە. پاشکۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی حکومی تورکیا، ئیبراهیم جعفەری لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا وتی ئەوەی لە ڕابردوودا لەگەڵ هەرێمدا لەسەر پرسی نەوت ڕووی داوە وەلای دەنێن و هەوڵ دەدەن لاپەڕەیەکی نوێ لەو بارەیەوە هەڵ بدەنەوە. ئەوەش خوێندنەوەی بۆ دەکرێت کە پێدەچێت حکوومەتی عێراق ئەم جارە بە جددی بڕوانێتە پرسەکە و لەگەڵ بەرپرسانی هەرێم هەوڵی چارەسەرکردنی بدات. بە درێژایی 10 ساڵە چەند کێشەیەکی هەڵپەسێردراو لە نێوان هەرێم و حکوومەتی ناوەندا ماونەتەوە کە بریتین لە پرسی ناوچە دابڕێنراوەکان و دۆسی نەوت و پرسی بودجەی پێشمەرگە و دواتریش پرسی بودجەی هەرێمی هاتەپاڵ. ئیبراهیم جعفەری لە ساڵی 2005 تا 2006 سەرۆکوەزیرانی عێراق بوو. لە کابینەی نوێی عێراقدا پۆستی وەزیری دەرەوەی وەرگرت کە پۆستەکە زیاتر لە 8 ساڵ بوو بەدەست کوردەوە بوو. ئێستا هەڵمەتێکی گەڕانی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانی لەگەڵ چەند وڵاتێکدا دەست پێ کردووە. وەزیری دەرەوەی عێراق لە وەڵامی پرسیارێکدا کە ئایا ئەو سەردانی بۆ تورکیا پەیوەندی بە ناکۆچیەکانی تایبەت بەنەوت لە نێوان هەولێر و بەغدادا هەیە یاخودنا، وتی لەم سەردانەدا باسی چەندین پرس و بابەتی گرنگی ناوچەکە کراوە. تورکیا وڵاتێکی دراوسێ و گرنگە بۆ عێراق. ناکۆچیەکانی نێوان بەغدا و هەولێر پرسی ناوخۆی عێراقە و ئەوانە و پرسە لە چوارچێوەیەکی نیشتیمانیدا هەڵدەسەنگێنن. وتیشی ڕاستە کێشە هەیە، بەڵام ئەوان ئەو کێشانە لە چوارچێوەی سنووری نیشتیمانیدا گفتوگۆیان لەبارەوە دەکەن. بەوتەی ئەو پێویستە و ناکۆچیانە لە چوارچێوەی دەستوری بنەڕەتی عێراقدا چارەسەر بکرێن و نەوتیش سەرمایە و سامانێکی نیشتیمانی هەموو عێراقە و پێویستە ئەو داهاتی لە ڕێگای فرۆشتنی نەوتەوە بەدەستدەێنرێت بۆ هەموو عێراقیەکان بێت. جعفەری لەبارەی بلۆککردنی پارەی ئەو نەوتەی کوردستان کە فرۆشراوە و پارەکەی لە بانکێکی تورکیادا بلۆک کراوە وتی لەو باوەڕدان ئەو پارەی تا ئێستا لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە بەدەستخراوە لە دەستێکی ئەمیندایە. بەڵام بەوتەی ئەو لە میانی سەردانەکەی ئێستایاندا هیچ قسە و باسێکیان لەسەر نەکردووە. وتیشی بەڵام ئەمە بەومانایە نایە کە ئەوان باسی لێوە ناکەن، بەڵکو لە دیدارەکانی لەمەوە بەدووە باسی ئەو پرسە بە چڕی دەکرێت. جعفەری ئاماژەی بۆ کرد کە بێجگە لە واژۆکردنی ڕێکەوتنی لابردنی ڤێزا لە نێوان عێراق و تورکیادا هیچ جۆرە ڕێکەوتنێکی دیکە لەم سەردانەدا ئیمزا نەکراوە. لەبارەی ناردنی هێزی پێشمەرگەوە بۆ کۆبانێ و استراتیژی بوونی ئەم پرسە بۆ حکوومەتی ناوەندی، وەزیری دەرەوەی عێراق وتی چ سوپای عێراق و چ ئەو هێزانەی کە لە ژێر سێبەری سوپای عێراقدان کاتێک بیانەوێ ئەرکێک یاخود ئەمرێک جێبەجێ بکەن ئەو بە بڕیاری حکوومەتی ناوەندی ئەو کارە دەکەن، بەڵام بێەوەی ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ناردنی پێشمەرگە بۆ کۆبانێ بدات. دووشەمەی داهاتوو پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی ئەنجومەنی هەرێم بۆ کاروباری نەوت و گاز سیاسەتی وزەی هەرێمی کوردستان تاوتوێ دەکات و گفتوگۆش لەسەر پرۆژە بڕیاری ستایشی فەرمانبەران دەکات. سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە ڕاگەندراوێکدا کارنامەی دانیشتنەکەی بڵاو کردەوە کە 3 تەوەر لەخۆ دەگرێت. لە تەوەری یەکەمی دانیشتنەکەی پەرلەماندا گفتوگۆ دەکرێت لەسەر راپۆرتی هاوبەشی هەردوو لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان و لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکانی پەرلەمان دەکرێت سەبارەت بە گرفتی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق و ڕاستپەردەی پەرلەمانی کوردستان بۆ وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان. لە تەوەری دووەمیشدا گفتوگۆ دەکرێت سەبارەت بە سیاسەتی وزەی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی ئەنجومەنی هەرێم بۆ کاروباری نەوت و گاز. هاوکات لە تەوەری سێمی دانیشتنەکەی ڕۆژی دووشەمەی پەرلەماندا گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و پرۆژە بڕیاری ستایشی فەرمانبەران دەکرێت. وەزیری بەرگری بریتانیا ڕایگەاند وڵاتەکەی پابەندە بە هەماهەنگی زیاتر لەگەڵ پێشمەرگە و دابینکردنی چەک و تەقەمەنی پێویست و مەشق و ڕاهێنانیش. ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایی شێرێمیش داوای کرد کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانان زیاتر لەوەی ئێستا هێزەکانی پێشمەرگە بە چەکی پێشکەوت و پرچەک بکرێن. وەزیری بەرگری بریتانیا لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییشی هەرێم ڕایگەاند وڵاتەکەی گەلی کوردستان و پێشمەرگە بە تەنها جێ ناهێڵێت و پێکەوە دەبن تا شکست پێهێنانی یەکجارەکی تیرۆریستان. مایکل فالۆن ڕاشیگەیان بریتانیا هیچ سنوورێکی سیاسی نییە بۆ هاوکاریکردنی پێشمەرگە. وتیشی سەرقاڵی ئەوەین لە نزیکترین کاتدا چەکی پێشکەوتوتر بگەینینە دەستی پێشمەرگە. لە بەرامبەریشدا مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایی شێرێم وتی تا ئێستا چەکی قورس و پێشکەوتووی ئەوتۆ
لایەن هاوپەیمانانەوە وەک پێویست نەدراونەتە هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق قەرزاری یەکترن. هۆکارەکەشی بۆ دۆسەی نەوت دەگەڕێتەوە و حکوومەتی اتحادیش تۆمەتبار دەکرێت بە دروستبوونی کێشەکە. ئەگەرچی بەغدا و هەولێر وەک دوو ئیدارە و حکومڕان لە ناو عێراقدا تا ئێستا کێشەی خاک و نەوت و باج و خەرجی پێشمەرگەیان هەبووە کەچی دەردەکەوێت ئەم دوو حکوومەتە قەرزاری یەکتریشن. ئاشکرابوونی قەرز لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و عێراق لەوەوە سەرچاوە دەگرێت کە دوایەوەی بەغدا نزیکەی ساڵێکە بەشە بودجێ هەرێمی کوردستانی ڕەوانەی هەولێر نەکردووە. هەرێم عێراق بە قەرزی 16 تریلیۆن دینار تۆمەتبار دەکەن. لە بەرامبەردا بەغدا باز لە باجی گومرگ و خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئێران و تورکیا دەکات. لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەکی بۆ پرسی بودجە و قەرزەکانی لە لای بەغدا پێکێناو بە پێیکاری لیژنەکە ئەو قەرزانەی لە لای بەغدایە بە 16 تریلیۆن دینار خەمڵێنراوە. شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی کوردستان دەڵێ ئەو پارەی حکوومەتی هەرێم دیاری کردووە وەک قەرز لای بەغدا هی بودجەی ئەم ساڵە، بەڵام قەرزی هەرێم لای بەغدا زۆر زیاترە چونکە بەغدا قەرزاری قەرەبووکردنەوەی زیانەکانی هەرێمی کوردستان و پارەی پێشمەرگەشە. وەچیشی بەغدا لە بەرامبەر ئەو داوای هەرێمی کوردستان داوای گەڕانەوەی پارەی گومرگەکان دەکات هەر لە ساڵی 2005ەوە، بەڵام ئەو پارەی بەغدا داوای دەکات ناگاتە قەرزی بودجەی هەرێم کە 16 تریلیۆن دینارە. لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حسین لە ساڵی 2003دا کورد بە شێوەیەکی کاریگەر چووە بەغدا و چەندین پۆستی باڵای لە حکوومەتە نوێکاندا وەرگرت، بەڵام لەو کاتەوە تا ئێستا چەندین دۆسی هەڵواسراو لە نێوان هەردوولادا ماوەتەوە. هەرچی لایەنی کوردیە حکوومەت یەک لە دوایەکەکانی عێراق تۆمەتبار دەکات بەوەی داخوازێنەتەوەیەتی و دەستوریەکانی کورد جێبەجێ نەکراوە. لە بەرامبەردا لایەنی عەرەبیش کورد بە لادان لە دەستور تۆمەتبار دەکەن. کامەران باجەلان پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق پێی وایە ئێستا لە عێراق ئیرادەیەکەیە بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان بەغدا و هەولێر و ئەوە پەیوەست نییە بە سەرۆک وەزیران حەیدەر عیبادیەوە، بەڵکو ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگرتووە دەبێت عێراق کێشە ناوخۆیەکانی چارەسەر بکات. با بڕوای ئەو ئەندام پەرلەمانە چارەسەرکردنی پرسی قەرز لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان ئاسان نییە، چونکە هەموو کێشەکان با دۆسی نەوتەوە بەستراوەتەوە، بۆیە وردەکاری زۆری تێدایە و ئاسان نییە بگەنە ئەنجام. لە ئێستادا هەرێمی کوردستان وەفدی تایبەتی دانوستانی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا. ئەو وەفدە پێشتر سەردانی بەغدای کردهبوو، بڕیارە بەم نزیکانەش سەردانی بەغدا بکاتەوە، کەچی هەرێم شاندەکەی نەناردووە. سەفیندزەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی چوونی وەفدی حکوومەتی هەرێم بۆ بەغدا وتی هێشتا کاتی چوونی وەفدەکەی هەرێم بۆ بەغدا دیاری نەکراوە. سەبارەت بە پرسی قەرز لە نێوان هەرێم و حکوومەتی عێراقدا سەفیندزەی وتی تا ئێستا بەڕەسمی لەگەڵ بەغدا لەسەر قەرز قسەمان نەکردووە و نەچووینەتە ناو ئەو وردەکاریانەوە. ژمارەیەک بەرپرسی ئەمریکا برینداربوونی 600 سەربازی وڵاتەکەیان لە دوای کۆنتڕۆڵکردنی عێراقەوە ئاشکرا کردووە. بەشێک لە سەربازەکانیش بە چەکی کیمیایی لە کارکەوتووی حەشاردرا و بریندار بوون. ئەوەش بۆ یەکەم جارە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە زانیاری لەسەر چەکە کۆمەڵکوژەکانی عێراق بڵاو بکرێتەوە و زانیاریەکانیش لە ڕێگەی ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکیەوە بڵاو کراوەتەوە کە پشتی بە چەند سەرچاوەیەکی پنتاگۆن بەستووە. دوای هێرشەکانی 11 سێپتەمبەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەفغانستانی کۆنتڕۆڵ کرد و حکوومەتی تاڵیبانی ڕوخاند بە سەرۆکایەتی جۆرج بۆشی کوڕ. بڕیاریشیدا سەربازانی وڵاتەکەی بنێرێتە خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ کۆنتڕۆڵکردنی عێراق. جۆرج بۆش ئاماژەی بۆ مەترسیەکانی ڕژێمی پێشووی عێراق دەکرد بەوەی کە چەکی کیمیایی هەیە و بۆ بەهەڕەشەیەکی گەورە لەسەر جیهان و هەر ئەوەش بۆ خاڵێکی بەهێز بۆ پشگیریکردنی ئەمریکا لەگەڵ چەندین وڵاتی دیکە بۆ ئەوەی هێرش بکەنە سەر عێراق. ئەمریکا لە مانگی ئازاری ساڵی 2023دا هێرشەکانی بۆ سەر عێراق دەست پێ کرد و لە ڕۆژی 9 نیساندا پرۆسەکە کۆتایی هات و هێزەکانی ئەمریکاش لە عێراق هیچ زانیاریەکیان لەسەر دۆزینەوەی چەکی کۆمەڵکوژ لە عێراق بڵاو نەکردەوە. دوای تێپەڕبوونی 11 ساڵ بەسەر کۆنتڕۆڵکردنی عێراقدا چەند بەرپرسێکی ئەمریکی زانیاریان لەسەر برینداربوونی زیاتر لە 600 سەربازی ئەمریکی بە چەکی کیمیایی لە عێراق بڵاو کردەوە. ئەو ژمارەیەش کە بەرپرس ئەمریکیەکان بڵاویان کردەوە زۆر زیاتر لەوەی کە لە ڕابردوودا وەزارەتی بەرگری ئەمریکا ئاشکرای کردبوو لەسەر برینداربوونی سەرباز ئەمریکیەکان. یەکەم ڕۆژنامەش کە ئەو هاڵی بڵاو کردەوە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی بوو کە زانیاریەکانی لە ڕێگەی زنجیرە وتارێکەوە لەم مانگەدا ئاشکرا کرد
کە سەرباز ئەمریکیەکان بە ژمارەیەک چەکی کیمیایی لە کەڵکەوتووی حەشادرا و بریندار بوون. داواش لە سەرباز ئەمریکیەکان کراوە بابەتەکە ئاشکرا نەکەن. ڕۆژنامەکە بۆ بڵاوکردنەوەی زانیاریەکان پشتی بە وتەی چەند بەرپرسێکی پنتاگۆن بەستووە کە تا ئێستاش پنتاگۆن بە ڕسمی ژماری بریندارەکانی چەکی کیمیایی سەربازەکانی لە عێراق ئاشکرا نەکردووە و چاودێریکردن و چارەسەری پێویستیشی بۆ سەربازە بریندارەکان نەکردووە. بەپێی زانیاریەکانی ڕۆژنامەکە ئەو چەکە کیمیایانەی جۆرج بۆشی سەرۆکی پێشووتری ئەمریکا ئاماژەی بۆ کردبوو، سەربازەکانی ئەمریکا توانیویانە تەنها بڕێک پاشماوەی کیمیایی بدۆزنەوە. سەربازەکان لەبەر بێئەزموونی و باشڕانەهێنانیان لەسەر پێکاتە کیمیاییەکان نەیانزانیوە بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵ بکەن. پێشتیش ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەوەی بڵاو کردەوە کە 17 سەربازی ئەمریکا بەهۆی غازی سارین و کبریتی خەردەلەوە بریندار بوون. دواتر 8 سەربازی برینداریان بە هەمان جۆری غاز لە عێراق ئاشکرا کرد. بە فەرمانی چاکیگڵی وەزیری بەرگری ئێستای ئەمریکاش پێداچوونەوە بە دۆسەی برینداربوونی سەربازەکان دەکراوە و دەرکەوتووە بە سەدان سەربازی وڵاتەکەی بە دەسەڵاتدارانی سەروی خۆیان ڕاگەاندووە کە بە چەکی کیمیایی بریندار بوون. چاکیگڵ فەرمانیدا کە بە پشکنینی باری تەندروستی و سەربازانە و بریندارەکانی پێشووتر لەو چوارچێوەیەشدا هێڵێکی پەیوەندی تایبەت دانراوە بۆ ئەو سەربازانی بە چەکی کیمیایی بریندار بوون تا سەرو خۆیان ئاگادار بکەنەوە. هەر بەپێی زانیاریەکانی ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە دوای داگیرکردنی عێراق لەلایەن هێزەکانی ئەمریکاوە 5,000 کڵاوەی کیمیایی و موشکێک و بۆمبێکی کیمیایی دۆزراونەتەوە، بەڵام دۆزینەوەیان بە شێوەیەکی نهێنی هێڵراوەتەوە. ئاستی هەناردەکردن و هاوردەکردنی کەلوپەل و کاڵاکان لە سەرجەم خاڵە سنووریەکانەوە بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە و داهاتی دەمانگی ڕابردووی سەرجەم خاڵە سنووریەکان بە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە گەیشتۆتە 3 ملیار و 650 ملیۆن و 746 هزار دینار. لەگەڵ نەناردنی بودجە و دروستبوونی قەیرانی دارایی چەندین قەیرانی تر بەرەوکی هەرێمی کوردستانی گرت و جموجۆڵی بازرگانیش لە چاو ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆیەوە بینی. ئەمەش وای کرد کە هاوردەکردن و هەناردەکردن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو دابەزێت. نەناردنی ئەم بودجێ بۆ هەرێمی کوردستان و بەتایبەت ئەوەی کە بواری و بەرهێنان ئەگرێتەوە بواری خواست ئەگرێتەوە ئەمە والی کردووە کە خواست بە گشتیدا بەزێ لەسەر کڕینی بابەت و شمەکی ئەوەی کە بەرەم ئێنرێن لە کارگەکان. زۆرینەی پرۆژەکان ئێستا وەستاون، ئەمەش کاریگەریە لەسەر چی لەسەر هاوردەکردن لە دەرەوە مەکائینە کەرەستەی خاوە مەواد ئەوەلی ئەو بابەتانە. ڕێژەیەکی بەرچاو لە کارگەکانی وەبەرهێنان لەسەر تاسەری عێراق کەوتونەتە پارێزگای سلێمانی لە کاتێکدا بەپێی زانیاریەکانی NRT ئەم کارگانە لە ساڵی 2013دا 41 میلیارد دلار قازانجیان کردووە، بەڵام ساڵی 2014 کۆمپانیەکانی بەرهەمێنان ئەم سوودمایەیان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و هاوکات دەیان کارمەند و کرێکاریشان لەسەر کارەکانیان دوور خستۆتەوە. ئەمەش بۆتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری. بەهۆی قەیرانی ئابووری بەگشتی عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستانی کە گرتوتەوە، ئێستا کە زۆر کاڵا نایەتە هەرێمی کوردستان و کەمی کردووە و بازارەکانی هەرێمی کوردستان سستی بەخۆیەوە ئەبینن، چونکە لە چەند ڕوویەکەوە ئەمە بەڕاستی دەورێکی کاریگەری خراپی هەبووە. ئەگەڕێتەوە بۆ موچەش کە موچە نادرێ بە هاوڵاتی، ئەوەش دەورێکی کاریگەری خراپی هەیە و بازارەکانی هەرێمی کوردستان وەستاون و وە کاڵاش بە زۆری نایەتە هەرێمی کوردستان. ئەگەرچی بەهۆی زۆری ڕێژەی خێزانە ئاوارەکان لە هەرێمی کوردستان هاوردەکردنی خۆراک بۆ هەرێمی کوردستان کەمی نەکردووە، بەڵام کەلوپەلەکانی بیناسازی لە چاو ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. هاوکات داهاتی خاڵە سنووریەکان لە ماوەی 10 مانگی ڕابردوودا 3 میلیار و 650 ملیۆن و 339 هزار دلار بووە، لە کاتێکدا وەزیری دارایی هەرێم لە ساڵی 2013دا داهاتی سەرجەم گومرگ و باجەکانی بە 450 ملیۆن دینار خەمڵاند. گۆران عەبدوڵڵا، NRT سلێمانی. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و بارانبارین، پێداویستیەکانی خێزانە ئاوارەکان لە کەمپی باریکەی سەر بە ناحیە ئەربەد زیاتر بووە و ئاوارەکانی کەمپەکەش داوا دەکەن نەوتی پێویست و ئامێرەکانی گەرمکەرەوەیان بۆ دابین بکرێت. دەشڵێن وەک پێویست ئاوی خواردنەوەیان بۆ دابین ناکرێت. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و زیادبوونی ژمارەی ئاوارەکان لە کەمپەکانی هەرێم بەگشتی و لە کەمپی باریکەی سەر بە قەزای عەربەد بەتایبەت کە ژمارەیان زیاتر لە 600 خێزانە، تا دێت کێشەکانیان ڕوو لە زیادبوون دەکات و وەک بەشێک لە ئاوارەکانیش خۆیان باسی دەکەن کە لە ئێستادا لە دۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن و بەدەست کەمی ئاو و نەبوونی ڕێگاوبانێکی گونجاوەوە دەناڵێنن.
خێرخوازی هەیە تێت بێ ئەی کۆبانی ئێ کۆبانێ مە زێدە زۆر زۆر مەدایوانە خێرخواستێن دەبێنە دیسە ئەمێ بدنوانە ئەم دەبێژن ئن وەڵە حەزار عائلەت وردەی ئەوجی فەقیرن وش کۆبانی خراپترن ئەمێ بدن کۆن بکۆن مال بمال ژەولاوێ حتا دەویاوێ ئێ خێرخواز دەبێنا ئەوەیان مەش کۆبانێ ئەمێ بینن ئەمێ دەستی خۆ بدنوانە نەبوونی ئاوی خواردنەوە بۆ بەشێک لە ئاوارەکانی کەمپی باریکە بۆتە کێشە و خێزانە ئاوارەکان بە 5 ڕۆژجارێک ئاویان پێدەگات و هاوکات ئەو ئاوی پێشیان دەگات بڕەکەی کەمە و بەشیان ناکات هەروەها کەمی ئاوی پاکی ژوای کردووە بەشێک لە ئاوارەکان تووشی نەخۆشی جۆراوجۆر ببن مرة أفسي هاي بما أمكان بيدا عاف مرة حنفي مداندنا نجها النتالي حنفي منين وعاف منين أو يعني زلام ومناله حمو بو تحسس لاشيء وادا كهريز مرشي كرن أو كهريز هنا هي هشتوانا بونا ماشي حمو ختم بونا أبدا جبو يعني ياكي خير وري فيدي برابوز يعني 25,000 بدنا مال أو جي هش حمود زند بنش خورا براستي جگە لە کەمی ئاو و خراپی ڕێگاوبانەکان لە کەمپی باریکە هاتنی وەرزی سەرما و بارانبارینیش بۆتە کێشەیەکی تر بۆ ئاوارەکان بە تایبەت ئەو خێزانانەی ماوەیەکی کەمە گەشتونەتە کەمپەکە و تا ئێستا لە ناو خێمەدا ژیان دەگوزارێنن بەشێکی تر لە خێزانە ئاوارەکان گلەیی ئەوە دەکەن کە ئەو بڕەنەوتەی کە بۆ هەر مایەک تەنها 100 لیترە کەمە و بەشیان ناکات کێمایی هەنا ینی ئێمە وەکە نەوت ینی 100 لتر کێمە بۆ زستانی بۆ خەڵکە گەرب کێمایی هەر عیلەکە 200 لتر دابانەوانەکە یادیژی چ پێویستە بۆ مەبڕاستی ئەف کۆلان لێرە حتا قوتوبخانە حتا نەخۆشخانە بەر بەس باران ببارێ زۆر قڕ چێ دەبێ داوا ئەم داوت بکەن محافظە سلێمانی بۆمە قیر بکەن بەهۆی شەڕی نێوان چەکدارانی داعش لە بەرامبەر هێزی پێشمەرگە لە باشوور و شەڕوانان لە خۆرئاوای کوردستان بەدەیان هەزار خێزانی ناوچەکانی شەڕ ئاواری شارەکانی هەرێمی کوردستان بوون و لە ئێستادا بەشێکیان لە کەمپە جیاوازەکان نیشتەجێ کراون کەمپی باریکەی سەر بە قەزای عربەتیش زیاتر لە 600 خێزانی ئاوارەی خۆرئاوای کوردستانی لەخۆ گرتووە شاکار نووری NRT سلێمانی ڕێژەی هاوسەرگیریکردنی ئەو کەسانی تەمەنیان کەمترە لە 18 ساڵ لە سنووری ئیداری ڕاپەڕین زیادی کردبوو و توێژەرانی کۆمەڵایەتیش دەڵێن هاوسەرگیری لەو تەمەنەدا کاریگەری خراپ لەسەر کۆمەڵگە دروست دەکات نووسینگەی مافی مرۆڤی ڕاپەڕینیش لە ڕێگەی هەڵمەتێکەوە هەوڵی کەمکردنەوەی ئەو جۆرە هاوسەرگیریە دەدات هاوسەرگیری پێشوەخت واتە ئەو هاوسەرگیریەی لە خوار تەمەنی 18 ساڵیەوە ئەنجام دەدرێت ئەم جۆرەش لە هەرێمی کوردستان و سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕووی لە زیادبوون کردووە بەڕای توێژەرانی کۆمەڵایەتیش هاوسەرگیری پێشوەخت کاریگەری خراپ لەسەر کۆمەڵگا جێدەیڵێت چونکە بەڕای ئەوان زۆرێک لەو کەسانەی جیابوونەوە لە خوار تەمەنی 18 ساڵیەوەن و ناتوانیوە خێزانێکی تەندروست پێک بێنن کاریگەری خراپەکان یەکەم بە دەرەجە یەکەم بۆ ئافرەتەکە خۆی دەگەڕێتەوە ئەو بخۆی قوربانی سەرەکیە دووەمیان منداڵە بەڕاستی سێمیشان کاریگەری خراپی هەیە بۆ کۆمەڵگا لەبەرەوەی تۆ کۆمەڵێکێشە معاناتت هەبێ تاکێکی دەرون دروست پێ ناگەنی بەڕاستی پێشکەشی کۆمەڵگاکەتی ناکەی ئەوەش بە زیانی زۆری هەیە بۆ کۆمەڵگا هاوکات بەشێک لەو کەسانەی هاوسەرگیری پێشوەخت ئەنجام دەدەن کچانن بۆ ئەمە بەستاش نووسینگەی مافی مرۆڤی ڕاپەڕین هەڵمەتێکی هۆشیارکردنەوەی سەبارەت بە بەرەنگاربوونەوەی هاوسەرگیری پێشوەخت لە قوتابخانە و خوێندنگاکانی سنووری ڕاپەڕین دەست پێ کردووە بەشێک لە خوێندکارانی بەشداربووی سیمینارەکەش ئاماژە بە خراپی هاوسەرگیری پێشوەخت دەکەن زیاتر هانیداین بۆ ئەوەی لەسەر خوێندنەکەمان بەردەوام بین کەسێکی سەرکەوتوو بین لە ژیانە و هەروەها ئەوەشی بۆ ماڕوون کردەوە ئێمە لە تەمەنێکین ینی پێویستمان بۆی خۆمان پەروەردە بکەینەوە بچین سبەی دوست مناڵێکیش بخەینەوە بە شێوەیەکی غەڵەتتر پەروەردەی بکەین ئەو کاتە کۆمەڵگایەکی چۆنەڵی پێشکەوتومان نابێت لەبەرەوەی نەخوێندەوار زۆرە بێ بە پێی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ لە 1 ساڵیەوە تا تەمەنی 18 ساڵی بە منداڵ دادەنرێت هەر بۆیە بەپێی لێکۆڵینەوەکان زۆرێک لەو کەسانەی هاوسەرگیری لە خوار ئەو تەمەنەوە ئەنجام دەدەن سەرکەوتوو نابن بەپێی ئامارێکی نافەرمیش لە ساڵی 2011 تا ئێستا ڕێژەی جیابوونەوە لە سنووری ڕاپەڕین ڕووی لە ئاڵکشان کردووە و زۆرینەی ئەو کەسانەش هاوسەرگیری پێشوەختیان ئەنجام داوە لە هەفتە هەشتا خوێندنگا ببێ بە درێژایی ساڵەکە هەوڵ دەدەین سیمینار لە خوێندنگاکاندا بکەین بۆ ڕوونکردنەوەی دیاردەی شوکردنی پێشوەخت ئەو ئامارە دەری دەخا بەڵام بەپی ئەوانەی شارەزان لەو بوارەدا بە منیان ڕاگەیاندووە و من خۆشم ئاگام لەو مەسەلەیە کە نیوەی ئەوانەی لە دادگاکان تەلاق دەدرێن لە دادگای ڕانیە لە سنووری دادگای ڕانیە ئەوانن کە
پێشوەخت ژنومێرداهاتیدا هەرچەندە بە پێی یاساڕێگە بە هاوسەرگیری پێشوەخت درراوە بەڵام شارەزانی مافی مرۆڤ باس لەوە دەکەن یاساکە کەم و کوڕی تێدایە و لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە لە هەوڵی هەموارکردنەوەیدان تاوەکو تەمەنی هاوسەرگیری بە شێوەیەکی گونجاو دیاری بکرێت. هەنگاو مەحەمەد NRT ڕانیا. بیرخستنەوەی نانوشانەکان لە کۆبانێ فەرماندەیەکی سەربازی داعش لەلایەنی یەپەگەوە دەستگیر کرا لە خۆرهەڵات و خۆرئاوای شارەکەش شەڕ و پێکدادانەکان بەردەوامن. پەرلەمانتارێکی هەدەپە ڕایگەاند لەلایەن حکوومەتی تورکیاوە سەردانەکانیان بۆ لای ئۆژەلان لە دوورگەی ئەمرالی ڕاگیراوە. تورکیا ئەو پارانەی بلۆک کردووە کە لە فرۆشتنی نەوتی هەرێم بەر حکوومەتی ئیتیحادی دەکەوێت. ئیبراهیم جعفەریش دەڵێت لەسەر دۆسەی نەوت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ هەرێمدا هەڵدەدەنەوە. شاد و بەختەوەربن.